ڕەتکردنەوەی گفتوگۆ و دانوستان لەگەڵ هەرێمی کوردستان لەلایەن حەیدەر ئەبادی سەرۆکوەزیرانی عێراق نیگەرانی زۆری لا ناوخۆی هەرێمی کوردستان دروست کردووە. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی هەرێم چەند جارێک بە ڕەسمی ئامادەی خۆی بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و یەکلایکردنەوەی کێشەکان لەگەڵ بەغداد نیشان داوە، بەڵام تاکو ئێستا بەغداد ئەو دەرگایەی باڕووی هەرێمی کوردستاندا نەکردووەتەوە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت تەنیا پابەندبوون بە دەستور دەتوانێت کێشەکانی نێوان هەرێم و بەغداد چارەسەر بکات. ئێمە خۆمان دەنگمان بۆ دەستورە داوە، لەبەرەوە ناچارین هەر پێوەی پابند بین، بە تایبەتی ئێستا ڕەنگە جاران کارێکی وامان نەکرد بە پێوەی پابندی یاخود خۆمان لێ دزیوەتەوە، یاخود بەغدا خۆی دەرفەتێکی وای نەبووە کە داوای جێبەجێکردنی دەقاودەقی دەستور بکات، بەڵام ئێستا خۆی باسی لەوە کردووە کە پێویستە دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت. ئەمەش ئەگەر تەرزەمەی کوین بەو مانایە دێت کە بەغدا داوای دەسەڵاتە حەسریەکانی خۆی ئەکات کە لە هەرێما هەیە و داوای بەشی خۆی لە دەسەڵاتە هاوبەشەکان ئەکات و مەسەلەکانی تر پێویستە ڕەنگە هەرێم بە جۆرێک تەفسیری بۆ کردبێت و بە جۆرێک جێبەجێ کردبێت. بەغداش ئەکرێت ئەمە گفتوگۆیەک لە نێوان هەردوو لایە بێتە ئاراوە، بەغدا لەگەڵ هەرێم بگات بە ڕێککەوتنێک سەبارەت بە کۆمەڵێک مەسەلە ئەگەر دەستور ببێت بە مەرجعی باڵای هەردوو لە هەر کاتێک کێشە دروست بوو ئەوە دادگای باڵایی فدرال هەیە کێشەکان لەوێ چارەسەرەکرێت، تووشی شەڕ نابین، تووشی کێشەی سیاسی نابین، هەر کێشەیەکیش بوو ئەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان ئەتوان پێکەوە چارەسەری بکەن، جگە لەوەی کە ڕێککەوتنێکی نووسراویش دێتە ئاراوە. ئەو ڕێککەوتنە ئەچێتە هەرێمی کوردستان پەسەند ئەکرێت و ئەچێتە ئەنجومەنی نوێنەران پەسەند ئەکرێت. هەرێم خۆشی داوای لایەنی سێم ئەکات، ئەگەر لایەنی سێمیش وەکو لایەنی زامنکەری جێبەجێکردنی ڕێککەوتنەکە بێتە ئاراوە پێم وایە شتێکی باش ئەبێت و ئەکرێت بە هەردوولا و بە لایەنی سێمیشەوە کار بکەین بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنی کە دێتە دی و چارەسەرکردنی ئەو کێشانی کە ڕەنگە لە کاتی جێبەجێکردنا بێنە دی. پارتی هۆکاری دەستپێنەکردنی گفتوگۆ و دانوستان دەخاتە ئەستۆی حکوومەتی فیدراڵی و وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی لە سلێمانی دەڵێت حکوومەتی هەرێم چەند جارێک ئامادەی خۆی بۆ گفتوگۆ و دانوستان دەربڕیوە، بەڵام بە هەر بیانوێک بێتاکو ئێستا بەغداد ئامادە نییە ئەو دەرگایە بەڕووی کووردا بکاتەوە. دیالۆگ و گفتوگۆ و مێزی دانووسان باشترین چارەسەرە بۆ کێشە لە بینی هەر هێزێکی سیاسی و لە هەر شوێنێکی ئەم دنیای ڕووبدا. هەرێمی کوردستان لە جارێک زیاتر ئیستعداد و ئامادەیی خۆی دەربڕیوە بۆ گفتوگۆ لەگەڵ بەغا، بەڵام دیارە سەرانی سیاسی لە بەغا تووشی غروریەتێکی سیاسی بوون و تا ئێستا نەهاتوونەتە ناو پرسی گفتوگۆوە یا خیر و بڵین ینی کایەی سیاسی لە عێراقا لە دەرەوەی ئیرادەی سیاسی عێراقیەکانە ئاراستا کرێ، بۆیە تا ئێستا سیاسەکان نەهاتوونەتە سەرمێزی گفتوگۆ. باشترین ڕێگە چارە ڕێگەی گفتوگۆیە. خۆ ئەگەر گفتوگۆش نەبێ ئیرادەی یەکگرتووی خەڵکی کوردستان باشترین فاکتەرە بۆ تێپەڕاندنی و قەیرانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە. ئەم حکوومەتی عێراق تەوافقی سیاسی پێشێل کرد، لەوێشەوە دەستور و بەندە دەستوریەکانی پێشێل کرد کە بوو بە سەبەبی ئەوەی لێکەوتەی ئەو کێشانەی هەرێمی کوردستان و نێوان هەرێم و بەغا بێتارە. لا دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕفراندۆم و ئالۆزبوونی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد بەشێک لە سەرکردەکانی عێراق ڕەتکردنەوەی گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان لەلایەن بەغدادەوە با سزادانی گەلی کورد ناو دەبەن و لەگەڵەوەن لە زووترین کاتدا دەرگای گفتوگۆ و دانوستان لە نێوان هەرێم و بەغداددا بکرێتەوە و قۆناغێکی نوێ لا پەیوەندیەکانی هەردوو لادا دەست پێ بکات. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.